لارچێکەن و بینەری زوومن ئەم کاتتان باش هێشتان کورد هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەندێک گێرمە و کێشە و گرفتی دیاریکراوی هەیەەوە بۆ نەوت بۆ زۆر پرسی کێش ڕاستی تا ئەوەی دەگاتە شێوازی بێکەوە بوون و ئەو فیدرالیەی لە عێراقا لە دوای ساڵی 2023 بە دیاریکراویش دوای دەستور سەرپێخراوە ڕاستیەکەی دەمێکە کورد لەبارەی فۆرمی دەسەڵاتەکانی و فۆرمی عێراقا عێراقی دوای سەدام گلەی دیاریکراوی هەیە لە بەرامبەرا بە دڵنیایی بەغداش لەو بارەیەوە قسەی خۆی هەیە بەشێک لە قسەکان بە دڵنیایی ڕەهەندی سیاسیان هەیە پێکەوە بوونە فیدرالیەکە بێ ئەملاو ئەولا خۆی پێکەوەبوونێکی سیاسیە اینجا با بڵێن چوارچەوەی یاسا و دەستوردا ڕێک خراوە و مامەڵەی نێوان هەرێم و بەغدای پێ ڕێکخراوە و پێکرێ پێڕێکرێ بەڵام وای لێ هاتووە سەرباری وێنە گەورەکە فۆرمی پێکەوە بوونەکە گرفتە بچووکەکانیش ئەڵێم بچووک بە دڵنیاییەوە کە ورترن لە بەراورد بە ڕسمە گەورەکە پرسی موچەیە پرسی نەوتە زۆر پرسی دیکە ئەمانەیەشتان لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد کێشەن چارەسەر نەکراون ئەوەی ئەمڕۆ با بڵێن دەرکەوت قسەی تازە لە دوانی تازەی با بڵێن پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی سەرۆکی پارتیەوە مەسعود بارزانیەوە بوو ئەو بەڕوونی ڕاستیەکەی دووبارە ڕەخنەی لە مامەڵەی عێراق لەگەڵ هەرێمی کوردستان گرت و هەم ڕەخنەی لە شێوازی فیدرالیەکە گرت و بە ئەگەر ڕاستیەکی قسەکانی کرد ئەگەر ئێمە با بڵین دەسەڵاتمان هەیە و فۆرمێکی فیدرانی لە عێراقا با پێمان بڵێن ئەگەرنا بۆی بیزانین لەبارەی موچەشەوە بە دڵنیاییەوە قسەی کرد دیار بوو نیگەران بوو ئەیود ناکرێ هەموو مانگێک لەبارەی ەوە ئەم بێنەو بەردەیە دووبارە بکرێتەوە ڕاستیەکەی بۆ ئێمەش بۆ خەڵکی دیکەش قسەکە ئەوەیە ئەکرێ هەموو ساڵێک دوای ئەو هەموو ساڵە لە پێکەوەبوونی هەرێمی کوردستان و عێراق لە چوارچەوەی عێراقێکی فیدرالیە هێشتان قسەکان ڕەخنەکان لەبارەی شێوازی پێکەوەبوونەکە ئەم لە هەرێمی کوردستان و ئاراستەی بەغدا بکرێ هەم بەغداش تێگەیشتی دیاریکراوی لەبارەی هەرێمی کوردستانەوە هەبێ و ئەیش ڕەخنەی لە هەرێمی کوردستان هەبێ هەندێک قسەی دیکەش بە دڵنیاییەوە کرێ لەبارەی پێشهاتەکانی ناوچەکە و کاریگەریان لەسەر دۆخی عێراق و هەرێمی کوردستان هەبێت کە هەستێکی دیاریکراویان تێگەیشتێکی دیاریکراو هەیە بەوەی کە هەم عێراق هەم هەرێمی کوردستان لە هەندێک دۆخی دیاریکراوە چاوەڕێ پێشهاتەکانن بۆ ئەوەی شێوازی مامەڵان لەگەڵ یەکتریا ئاراستە بکەن و با بڵێن دیدێکی استراتیژی دیاریکراو بۆ مامەڵەی نێوان هەرێمی کوردستان و بەغداد و بە پێچەوانەشەوە نییە زۆر جار بەستراوەتەوە بە پێشهاتەکان هەر کامێکیان هەستیان بە جۆرێک لە هێز کردبێ شێوازی مامەڵەی لەگەڵ ئەوەی دیکەیە گۆڕاوە بۆیە ئەکرێ ئەمە بە تاکتیک ناو ببرێ نەکستراتیژ نازانی هەولێر بە دیاریکراوی لە چی لە بەغداوێ و بەغدا بە دیاریکراوی چی لە هەولێرەوێ و ئێستش لە ناوچەکە جموتۆڵێکی دیاریکراوە گۆڕانکاری ئەگەری گۆڕانکاری و پێشهات لە ئارادان بۆیە دەکرێت دووبارە قسە لەم بارەیەوە بکرێتەوە منم پرسانە و کۆمەڵێک پرسی دیکەش تایبەت بە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق بە دڵنیاییەوە لەگەڵ کاک دکتۆر بورهان یاسین توێژەر دووگۆکەم بە ڕێزیان کاک دکتۆر بورهان لە شاری لۆندەوە لە سوید لەگەڵ مایە دکتۆر سلااوت لێبێ هیوادارم زۆر باشبی بەخێر بێی بۆ زووم یەکەم ڕێزت هەیە ڕێزت هەیە پێم خۆشم گفتوگوێ و لەگەڵاکەم ڕێزت هەیە ڕێزت هەیە پروان دەنگت ئەپڕێ کاکە دەنگت باش نا ئێستا باشە دکتۆر ئێستا نازانم چۆن ئێستا باشە ئێستا باشترە پێم خۆشە دکتۆر بورهان یاسین گیان سەرچاو مانگ نییە ئێمە لەگەڵ بەغدایە لەبارەی پرسی دیاریکراوی موچە و چوزانم داهات و پرسە داراییەکان جۆرێک لە مشتومڕ لە نێوان ئێمە و بەغداد دروست نەبێ کە ڕسمەکە گەورەترەکەی هەندێک پرسی نەوتیش دێتەوە ئارا و هەندێک جاریش ڕاستیەکەی ئیتر دیوە سیاسیەکەی
یان دیوە بنەڕەتیەکەی کێشەکە دێتەوە ئاراوە قسەی لەبارەوە کرێت جا لە هەرێمی کوردستانەوە بیان لە بەغداوە ئەویش فۆرمی پێکەوە بوونەکەیە. پرسیارەوەی ئێمە ئەکرێ لە دوای 2005ەوە دەستورمان لە عێراق هەیە و ئیتر پێدەچێت فۆرمێکی دیاریکراوی پێکەوە بوونەکەی با بڵێن دیاری کردبێ. بۆ تا ئێستا ئێمە لەگەڵ بەغدایە لەم جێرمە و کێشە و گرفتانەیەین کارە سەر نەکراون. سڵاو لە بینەرانیەوەی تێگەچنی بەغدا و لە ڕاستیە ئێمە پێویستیمان بە کۆمەڵێک ڕەگەز هەیە تەماشایان کەین لیان بگەین. یەکەم سەڵات ئەو کێشانەی کە لە بینی هەولێر و بەغا هەیە ئەوەی دەسەڵاتە دەچیان هی ئەمری واقعە بەر لەوەی دەستور بنووسرێت دەستور ڕێفرانەمی لەسەر بکرێت لە 2005 ئێمە ماوەیەکی دوور و درێژ لە پێشترا هەرێمی کوردستان هەبوو. هەرێمی کوردستان دەسەڵاتێکی ئەمری واقع بوو کە دەستور دێت هەند وڵاتانەی کە کورد خۆی پەڕەی پێداوە بایەتی لەگەڵ دەستورە. ئەوە یەک. دووەمیان دوای دەستور کۆمەڵێک گۆڕانکاری لە عێراقا ڕوو. یەکەم شەڕی تیرۆرە القاعیدە و ئەوانەی کە لەبوون دواتر لاوازبوونی بەغدا بە شێوەیەکەوەکان هەروەها هاتنی داعش. ئەم ڕووداوانە یەک لە دوای یەک بەغای لاوازتر کردووە بەرامبەر بە هەولێر. ئەوە وای کردووە لە سێبەری ئەم لاوازیەدا هەولێر پەرە بە دەسەڵاتی ئەمری واقع بدات کە دیسان یەکانگیر نییە لەگەڵ دەستورە. و گەورەترین کێشە لە ڕاستیدا لە دەوروبەری مەسەلەی نەوت کێ مافی هەیە دەری بهێنی کێ مافی هەیە بێفرۆشە کاتی ئەی فرۆشی ئەمپارەیە بۆی کوێ ئەچێ. ئەمانە کۆمەڵێک کێشن لە دەوروبەری مەسەلەی نەوت مەسەلەیەکی استراتیجیە لە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا. من حەزەکەم زۆر بە گرنگیەوە جەختی لێمەوە ئەوەیە کە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا دوو شێوەی پەیوەندیە. یەکێکیان ئەوەی ڕوو بە بەغدا خاوەنی قەزەیەکی نەتەوەیی نیشتیمانیە، بەڵام لە بەغدا ئێمە قەزەیەکی تریشمان هەیە، قەزەی دەستەبژێرێک کە دوای بەرژەوەندیەکانی کەوتووە. ئەو پێی وایە ئەم دەستەبژێرە مسۆگەر بەرژەوەندیەکانی خۆی زۆر گرنگترە لە بەرژەوەندیە نەتەوەیی و نیشتیمانیەکان. ئەم دژایەتە لەوە دەڕەکەوێت کە هەندێک جار بە شێوەی بەرژەوەندی حزبی خۆی دەرەکات و هەندێک جاریش بە شێوەی نانەت بنەماڵە و ئەمانە گروپ و گروپ کاروناوە. لەبەرەوە من پێم وایە کێشەکانی کێشەی زۆر ئاڵۆزن دەرەوەی دەستور وەرەگرن و ڕەهەندی دەستوری وەرەگرن. ئەو کاتێک کە بینە سەر دەستور دوو نەوعی کێشەمان هەیە. یەکێکیان ئەوەیە کە ئەوانەی کە دەستوریان نووسیەوە 2005 من پێم وایە پێویستیان بە وردبینیەکی زیاتر بوو بۆ ئەوەی کورد لە ڕوو بە بەغدا تووشی کێشە نەبێت. یعنی نووسینەوەی دەستور مەسەلەیەکی یەکجار گرنگە. من پێم وایە دەستور هەندێک کنوو کەلەبەرەی تایە کە لەو کنوو کەلەبەرانای کێشە دروست بووە لە بینی هەولێر و خاڵێکی تر کە زۆر گرنگە ئەوەیە لە ڕاستیە ڕەهەندێکی ئەقلیمی هەیە لەو پەیوەندیانەدا. ئێمە ئەزانین جاوەڵا دکتۆر بوران یاسین بە دڵنیاییەوە دێمە سەر ئەو ڕەهەندە ئیقلیمیش چونکە فاکتەرێکی زۆر گرنگە و حەزەکەم شیکەینەوە. بەڵام لەبارەی دەستورەوە دکتۆر بەردەوام کورد با بڵێن شانازی بۆ کردووە کە توانیوێتی ئەوەی ناوی ناوە مافەکانی نەتەوەیی و نیشتیمانی لە چوارچەوەی دەستورا شوێنی کردوێتەوە. ئەمە نەکراوە ئەگەر بەو تێگەیشت نەبێ گرفت لە ناوەڕۆکی دەستورایە، گرفت لەوەیە زۆر جار وەکو ئەوترێ با بڵێن خاڵەکانی ناو دەستور بە دیاریکراوی پرسەکانیان یەکلا نەکردوێتەوە، مادەی لاستیکی تێدایە، خوێندنەوەی جیاوازی بۆ کرێ. ئەمەیە پرسەکە.
ئەوەن ئەمە بەشێکی کێشەکەی هەر تەبیعەتی یاسا ئەو هەیە کە هەم تاوانبار ئیسفادەی لێ بکە هەم ئەوەی کە تاوانەکەی بەرامبەر بکراوە ئەتوانێت یاسا ئیسفادە بکات لەبەرەوە دەستور بە هەرێمی کوردستان بۆ تەفسیر بکە لە بەرژەوەندی خۆی بۆ بوارێکیشی داوە بە دەسەڵاتی هەندێک جار پێ ئەڵێن مەرکەزی هەندێک جار پێ ئەڵێن دەسەڵاتی فیدرالی ئەویش لە لای خۆیەوە هەندێک تەفسیرات بکات بۆ ئەم دەستورە بە پێی بەرژەوەندیەکانی دەسەڵاتی ناوەند یا دەسەڵاتی فیدرالی نمونەیەکی زۆر زەق لەو باسەدا مەسەلەی نەوتە 1912 ئەم مادانەی کە تر لە نەوات من کاتی خۆی ڕاستیەکەی هەرزوو لە 2006 لێکۆڵنەوەیەکی فراوانم نووسیوە لە سێرە دەستوریەکان بەرەودا هاتوو و یەکێ لەو مەسەلە ڕوژاندمە ڕاستیەکەی مەسەلەی نەوتە یعنی نەوت ئەو مادان زیاتر لە تێگەیشتنێکی بۆ ئەکرێ بەڕاستی پەنجەل لەسەر مەسەلەیەکی زۆر گرنگ دانا ئەویش هاوسەنگی هێزە زۆر جار هاوسێزە بڕیارەدا کام تەفسیر لە دەستور وەرئەگیرێ و سەرکەوتووە و سەر ئەکەوێ هی ئەقلیم سەرەکەوێ یا هی بەغاسە لەبەرەوە هاوسەنگی هێز ڕۆڵێکی گرنگ ئەبینێ فترەیەک هاوسەنگی هێز لە مەسلحەتی هەرێمی کوردستان بوو ئەیتوانی بە شێوەیەک لە شێوەکان بەبێ ئەوەی کە پرسیش بە بەغا بکە بە تایبەتی لە مەسەلەی هێنە تو فرۆشتنی و دروستکردنی بۆڕی هەنار دەکرد دوجار دەرکەوت کەمە مەسلەیەکی نایە لە ڕاستیە ئەمە لە بۆ کردی چدی لە گۆشەبینینی بڵێن هاوسەنگی هێز لە فترەیەکی دوور و درێژە لە بەرژەوەندی هەرێم بوو هەرێم ئەوەی بەکارهێنا بۆ ئەوەی ئەوە بکات دیسان مەجبورین بینە سەر ڕەهەندە ئەقلیمیەکە تورکیا سوودێکی گەورەی بینی لە هەناردەکردنی نەوتی کوردستان بۆ دەرەوە و تورکیا کەوتە شێوازێک لە شێوازی هاوپەیمانی لەگەڵ بەشێک لە دەسەڵاتی کوردی کە ڕاستتر بڵێن پا کوردستانە کە ڕێکەوتنێکی 50 ساڵە مۆرەکە لە دەرەوەی هەموو یاسا و دەستورێک نەک هەر یاسا و دەستورەکە لە ئاستی عراق ئاستانی ساڵانێکی یەک دۆرە پەرلەمان دوای پەرلەمان دەورە دوای دەورە دێت داوای ئەوە ئەکەن کە ئەم ڕێکەوتنە 50 ساڵیە ببینن کە بە قەناعەتی من تەنها لەسەر نەوت نییە بەڵکو زۆر فراوانترە بەڵام کەس نەیدیوە سێ کە سونی و تا ئێستا ئەو ڕێکەوتنیان بینیوە لەبەر ئەوە ئەم پەیوەندیە پێم بڵێ ئەو نیوە کێیە واز لە سێ کەسەکە بێن ئەو نیوە کێیە ئەمە بەڵێ ئەمە تەنەرە وەزیری ئەو کاتەی کە ئەو قسێش ئەکا ئەوە وەزیری وزەی تورکیا ئەو خۆی بە نیوە داناوە ئیتر یەکێکیان مردووە وانەیتریش ساخن بەڵێ دکتۆر وەڵا لەباری ئەچمۆ سەر ڕەهەندە هەرێمیەکانی بەستمەوە بە گۆڕانکاریەکانی ناوچەکە بەس لەباری دەستورەوە ینی باست کرد زۆر جار هاوسەنگی هێز قەراری لەوە داوە کە کام تێڕوانینە بۆ دەستور کام تێڕوانینە قانونیە با بڵێین ڕاست بێ لەبارەی پرسەکانی وزە و چوزانم دەسەڵات و پرسەکانی دیکەوە بەڵام هەر خۆی لە بنەڕەتە دەستور بۆ ئەوە نییە ئەم شتە نەکرێ بۆ ئەوە نییە کە ڕاستیەکەی هێز بڕیار لەوە نەیە چێ لەسەر حەق و چێ لەسەر حەق نییە بۆ ئەوە نییە شتەکان ئەلف بە تا هەموو شتەکان با بڵێن تانوپەی خۆی بۆ دیاری بکرێ و تەواو ڕەهەندی سیاسی و هێز لە با بڵێن سروشتی سیاسی و هێز لە پرسەکان بکەنەوە بەتاکید وایە بەڵام دەبێ ئەوەش لەبیر نەکەین کە لە دوایەوە بە تایبەتی بەگەری ئەو ڕووداوانەی کە لە ناوچە ڕوویاندا و پەراکی زیاتری دا بە هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی نێونەتەوەیەکان و ئەمانە وەختێک ئەبینێت کە ئەتوانێت داوای زیاتر بکە
کە ئەم بەرگەی بۆی دووراوە لە پەیوەندیەکانی هەولێر و بەغدا بەشی ئەوە ناکە بەرگەکە تەسک بووەتەوە دەبێ بچێتە دەر لەو بەرگەیە ئیتر بە سەرهاتی ڕێفەراندەم و ئەمانە خۆتەزانی ئابووری سربەخۆ ئەم هەنگاوانە لە ڕاستیە لە ئاراستەی دەربڕینی ئەو قسەیە کە خۆت کردت لە سەرەتادا ناهاوسەنگی هێز هاوسەنگی هێز قسەکە لەو وەختەیە دەستور قسە ناکە دەستور شتێکی کەمتر گرنگە لەبەر ئەوە لە ناهاوسەنگی هێزە چی زیاتر قسەکە دەسەڵاتی ئەمری واقع دەسەڵاتی دەرەوەی دەستور و ئەوە کوردی برد هەرێمی کوردستانی برد بەرەو چی بەرەو مەغامرە ڕێمەرەی ڕێفەراندەم ئەوەی پێگوتین دکتۆر برا قسێکی زۆر گرنگت کرد بابی بەسمە بە قسەیەکی پێشتری خۆتەوە وتت دوو قەزیەمان هەبوو قەزیەی نیشتیمانی و نەتەوەیمان هەبوو قەزیەی دەستەبژێرێکیشمان هەبوو کە بەرژەوەندی خۆیان بردە بەغداد پێم بڵێ ئەو کاتەی ئێمە لە بەرگی دەستورە چینە دەرەوە و هاوسەنگی هێز لە بەرژەوەندی خۆمانە بوو ئەو بەرژەوەندیە نەتەوەی و نیشتیمانیەکە بوو بە بەری کورد نابوو یان ڕاستی بەرژەوەندی دەستەبژێرەکە قسەیەکی زۆر گرنگە ڕاستیەکەی من لە لێکۆڵێنەوەیەکی زۆر فراوانە لە سەروبەندی دەرکەوتنی بزوتنەوەی گۆڕان ئەو کاتە دەرکەوتنی بزوتنەوەی گۆڕان خۆتە زانی نەوعێک لە زەمین لەرزەیەکی سیاسی بوو هەندێک ئاسۆی تری کردەوە لە بیرکردن ڕخنا لە دەستکە من ئەو کاتە ڕامەتێکی زۆر فراوانم نووسیوە لە ئەو بابەتەدا کاک دکتۆر بورهان یاسین پێم وابێ گرفتێک دروست بوو دەنگت ناگا بە ئێمە و هاوڕێیانم پێمەڵێن لای دکتۆر یاسینەوەی نازانم ئەگەر گرفتێکی دیاری کراو قسەیەکم بۆ بکە بزانم دەنگەگایان نایەستا نا گرفتێکی تەکنیکیمانەیە دکتۆر بورهان دەنگت ناگا بە ئێمە نازانم هاوڕێیان ناوبڕێک بڕۆین بۆی چارەسەری بکەن باش دکتۆر بمبورە ناوبڕێکی کوردوەرە گرینین جادەینەوە گفتگۆکەینەوە بزانین گرفتەکە چییە لەگەڵ مانابن بە تاکید ئەو پرۆژه ئای گۆفتەپا ئەگەر بەهاتا و جێبەجێ بکرابە ناوچەی چەمچەماڵ و حەوزی چەمچەماڵ و شۆڕش و تەکیە و ئەمانە بژانەوەی گەورەی بەخۆوە بینی لە ڕووی دانیشتوان و لە ڕووی خۆشگوزارانی خەڵکیەوە چونکە بەڕاستی کێشەی گەورە لە ئەم ناوچەیدا کێشەی ئاوە ئەوەی کێکە لە کێشە گەورەکانی ئەم ناوچەیە کە زۆر دەمێکە بەردەوامە و تا ئێستاکەش هیچ چارەسەرێکی بۆ نەکراوە و چەند جارێکیش سەرۆکاتی حکومەت و ئەمانە بڕیارێن لەسەر ئەو مۆزوع داوە بەڵام تا ئێستاکە هیچ لە بڕیارەکان نەچۆتە جێبەجێکردنەوە چەند جارێک پارەشی بۆ تەرخەن کراوە بەڵام ئەوەی کەمە ئێمە ئاگادار بین بەڵام ئیتر هەروەکو کۆمەڵە پرۆژەی کە لە کۆتاییدا هەر تەنها وعدێک بوو وعدەکەش نەتیجەیەکی نەبووە وەڵی من پێم وایە نەک هەر ڕاگیراوە هەر ئەسڵەن بوونشی نییە بە حیاتشی بوونی نابێ ئێمە مناڵ بووینە هەڕڵێنم ئاوە دێ و بە حیاتشی نایە باو باپیرشمان باسەکەنەوەوان شەڕێن ئێمەش مناڵ بووینە هەڕڵێنم ئاوە دێ بەخوا بە حیاتی نایبینین نە بەخوا بە حیاتی بە تەماشی نیمانی تر ئەوەشی کە بە تەمایەتی بەخوا غەڵەتەکە چەمچەماڵ دەبێ ئاویەکی زۆر ئاژی تەبعاً چەمچەماڵ زۆر بێ ئاوە ئێمە ئەم ساڵ قەیرانی ئاوە ساڵان دە ڕۆژاری ئاوە هاتەوە ئیتر نازانم ئەم ساڵ چۆنیە بێتەوە مانگی جاری ئاو بێ ئێستا لە ئێمە لە فەسی باران ئێستا بارانە بارێ دە ڕۆژاری ئاو دێ ئەڕوا بۆ هەژ ڕۆژ دە ڕۆژداری ئاو دێ شەماڵ لە 91ەوە بی ئاوە لە 91ەوە هەر 15 ڕۆژاری سێمە لە شۆڕ شاژین 15 ڕۆژاری ئاومان بۆ دیێ ئیزا پرۆژەکەش ڕاگیریەوە دڵنیا بابێتە 20 ڕۆژاری زوم قسەی خەڵکە
دەکات تەمەن 3500 ساڵەکانی دەرەوەی کەرکووک چیمان لەسەر ئیمپراتۆریەتی میتانی و هۆریەکان پێ دەڵێن. چۆن نەخشە کێشاوە وەک بەشێک لە تاپۆ و هەروەها ئاستی کارگێڕی مەدەنی لە کوردستانی دێریندا دەخاتە ڕوو. وردەکاری کەیسی تێدایە کە تێیدا لێپرسینەوە لە بەرپرسانی دەوڵەت دەکرێت بە تۆمەتی گەندەڵی. ناکرێت کەرکووک لە نازناوی سادەی وەک دڵ و قودسی کوردستاندا بچووک بکرێتەوە. مێژووناس سۆران حەمەڕەش خۆناسین پێشکەش دەکات. نەرمین تۆ گری شێرپەنجەیت هەیە. دڵنیام ئیشەڵا بینەریش لەم تێ ئەگات. ئەڵەن لە مەکتەبە زیرەک نەبوویت نەرمێخە. وەکو دایکم بیر ناکەم وەکو باوکم بیر ناکەمەوە. لە ئێستا بۆچی کاری هوەری هۆکارەکەی چیە دوورکەوتی دێتەوە؟ لەم هوەر تۆزێ ئێستا چق بەستووە سستا مێشکەکان ئەمەنە داخراون کە با بەتەڵێ ژن بێت. من پێشتر مردوو بووم ئێستا ئەژین. نەویست قژم ببینێ کەوەریوە. خۆیەکێ لە ئەرکانەکانی ئیسلامەڵێ بوختان مەکە بەڵام ئەوانە خۆشە ناسن و بوختانی شەکەن بەداخەوە. وتیان باوشەوە چراکەش کوژراوە. باسە کاکە ئەو ڕێگای زۆر ماندووی کردم. نەرمین کاوانی میوانی چریکەیە. सब्जियां लग जाएंगे आप उसको संभाल लें। بابەتی هەستیار و جیاواز خەینە سەرمێزی بەرنامەی نهێنیەکان و ئاشکرایانەکەی.
لەبەر زۆر شتان ناتوانین بین ئەوەی ئاشکراکەینەوە ئەسراری ملت. کچەکە تەمەنی 9 ساڵ بووە، پیاوەکە کە اختصابی کردووە 6 ساڵ بووە. هەر بەڕاست هیچ هەیە لە شەوی هاوسەرگیریدا دەرکەوتووە کچە و دووگیانە؟ داچی لەگەرە بێنێژی ڕاستایە فەحسی دەکەی حملەیە چی بێدەێت؟ ئەوە کابرای کە اختصابی کردووە ئەوە عقوبە و جەریمەکە وەرگی ئەم ژیانی ئەم ئافرەتەیە پارێزی. 4 دکتۆری سۆنەرێ گوتبیان ئەو منداڵە دەبی لەبار بچی کورتە باڵایە و تەواو نییە. کچێکی 9 ساڵ کە حامیلە بێت چۆن ئەتوانێت ئیدارەی منداڵێکی زینا بدات؟ کچێک یان ژنێک ببێ کاری ناشەرعی و سەرجەی دووگیان ببێت. بەس ئێستا ئەتو فیتنەی دروست دەکەی دانیشی بە کەسوکاری برێ دکتۆرەکەش دەکوژن و ئیسلام نایشی لێ ناویشی نانێ مناڵی زۆڵ و لەقیتە و دۆزرا و جۆرەشارەمە مناڵەکە بە شەژمان ئەنجا محکەمە بڕیار بدات بابە لیژنە ئەم مناڵە لەناو ببرێت. لە اختصاب مەسەلەی وەلەد زینا لەو حاڵەتە کە لە 120 پەڕی تێم گەیاندیە لە خۆی و لە داچی کە ئەوە 6 مانگە مێردی کردیە بەس ئەو مندارە گەورەترە 7 مانگە ژماگە. ئافرەتە هاتە خزمەتی پێغەمبەری خوا سەڵامەتی زینام کردو پێغەمبەر فەرمی ناوان نییە تۆ بزان لەوە چۆن لێت تێکچووی یعنی های دای پۆشە. میهرەبان حەبیب نهێنیەکان پێشکەش دەکات. لە دایکبوونی مادلین ئۆڵبرایت وەزیری پێشووتری دەرەوەی ئەمریکا لە ڕۆژی 15 ئایاری ساڵی 1970 دیپلۆماتکار سیاسەتدوان وەزیری دەرەوەی ئەمریکا و ڕێکخەرەوەی نێوماڵی کورد خاتو مادلین ئۆڵبرایت لە خێزانێکی یەهودی چێکسلۆڤاکی ڕاکرد و لە دەستی نازیەکان لە واشنگتن لەدایک بووە. ساڵی 1976 بڕوانامەی یاسایی و سیاسی لە زانکۆی کۆلۆمبیا بەدەستێنەوە. لە ساڵی 1959 هاوسەرگیری لەگەڵ جۆزێف مێدڵ باترسۆن کردووە. دووبارە سڵاوتان لەبێ دکتۆر بورهان یاسین زۆر داوای لێبوردنم هەیە بێگومان بۆ بینەرانیش گرفتی تەکنیکیە بوو نەمانتوانی گفتوگۆکە چاوی من سپاس دەکەم گفتوگۆکە تەواوکەین. باسی پرسێکمانە کرد دکتۆر بورهان یاسین ئەویش با بڵێن قودرەتی هاوکێشەی هێز لە یەکلاکردنەوەی ئەم فۆرمی پەیوەندیەی نێوان هەرێمی کوردستان و عێراقا و ئەتویست هەندێک شت باس بکەی کە تۆ لە سەردەمی بزوتنەوەی گۆڕان و دواتری شارڕاستیەکەی گەیشتووی بەم تێگەیشتانە. بەڵام من ئەی بەستمەوە بە ئێستاوە بە قسەکانی ئەمڕۆی
سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود بارزانیەوە باسی موچەیە کردوتی قبوڵی ناکەین لەمە دووە با بڵێن هەموو مانگێک بەو شێوەیە ئەم پرسە ئاوا بڕوا من بۆیە ئەمە ئەبەستمەوە بەوە ئەمیش قبوڵی ناکەین بە دڵنیاییەوە پەیوەستە هەندێک پەیوەستە بە پرسی هێز و ئەوانە ئێمە دەتوانین چی بکەین لە هەرێمی کوردستان هەر بەڕاستی کارتێک قودرەتێکی دیاریکراومان هەیە ئێستا مادەم قسەکە لەبارەی با بڵێن توانای هێزەوەیە بۆ یەکلاییکردنەوەی شتەکان هەرگیز نییە من بەوردی گێم لە قسەکان بوو جارێ تۆنی قسەکان بەڕاستی زبر بوو بەڕاستیش چەنوت زیادەکات ئەو یەک بارگرژی زیادەکە بە تایبەتی لە هێزی گەورە پارتی و باشەکە 33 ساڵی ڕدا کەمیا زۆر دەستیان بە مقدراتی ئەو وڵاتەوە هەیە ئەوە یەک دووەمیان کولتوری پەنگەوەشاندن بە ڕاستی بۆمان دەرکەوت لە 2017 کەشکاند یعنی ڕاوەشاندن 2017 هی مەسعود بارزانی ڕاستیدا لە ئاستی عێراق و لە هەرێم و لە ئاستی ئەقلیمیش نەوەستا بەڵکو پەنجە ڕاوەشاندنەکە وا تەفسیرکرا وەکو ئەوەی لە زلهێزی گەورەترین زلهێزی دنیا ئەمریکا ئەیکەیت کوردیدا بەڕاستی کورد باجەکەیدا ئەمە ئەوە ئەسەلمێنێت کە دائیما من ئەو دەستە بژێرەی کە خەریکی بەرهەکەتی لە هەرێمی کوردستان ڕووبە بەوە جیهان خۆی لە پشت هێڵێک شاردۆتەوە کە پێی ئەڵێن بەرژەوەندیە نەتەوەیی و نیشتیمانیەکان کە پێی ئەڵێن قەزیە نەتەوەیی و نیشتیمانیەکە قەزیەی نەتەوەیی و نیشتیمانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لە ئاستی عێراقا بە بارمتە گیراوە چۆن کەسێک مناڵێک بە بارمتە ئەگرێ کەسێک بە بارمتە ئەگرێ دەمانچەکەی لە سەرسەریدا ئەنێ بەو بری خۆی ئەڵێ تۆ ئەوەن وەکو من ئەیڵێم ئەم بارمتەیە ئەکوژم لە ڕاستیدا لە ساڵانی دوای لێ هاتووە کورد لە بەغداوەکو عەرزم کردن دوو قەزیەیە قەزیە خەڵکانێک کە بە دوای بەرژەوەندی خۆیەوەیە و قەزەیە کە هینەتەوەیەکە قەزەیەکی مەشروعە و دائیما قەزیە مەشروعەکە زەربەی بەرەکەوێ چونکە دەستەکە ناگاتە بەرژەوەندی خوازەکە خۆی لە پشت هێڵی ئەگەر وا بێ دکتۆر بورهانی یاسین من سپاس دەکەم بۆ شکردنەوەیە ئەگەر وا بێ قەزیەی کوردی و کوردستانی ئێستا بەدەست دوو گیر و گرفتەوە ئەناڵێنێ یەکەمیان ئەمەیە کە ئێستا باست کرد و لە ناوخۆی کوردستانەوە قەزیەی کوردی بە بارمتە گیراوە و بەکارێنرێ بۆ پرسەکانی دیکەم تێگەیشتنەش ڕاستیەکەی بۆ دەسەڵاتی کوردی تازە نییە کە دروست بۆ دەمێکەوەیە ئەمە یەک دوو بەڵام نابێ ئەوەش بشارینەوە کە لە بەغدای شۆ ڕاستیەکەی تێگەیشتن بەرامبەر بە قەزیەی کوردی بەرامبەر بە کورد بەرامبەر بە هەرێمی کوردستان گۆڕاوە و تێگەیشتێکی ناوەندگەرایە یعنی پێم وا بێ ئەم تۆنە لە بیرکردنەوە ئەگەر هەڵە نەبم ئیتر لە 2014 و دوای 2014 خەریکە هەستی پێیەکەی وردە بەرزە بێتەوە یعنی گرفتەکە لە هەردوو شوێنەکەوەیە بڵێ ئەمە بەشێک لە تێگەیشتنەکەیە بەڕاستی من زۆر حەزەکەم یەک خولەکم هەبێت ئەوە بۆ بینەر ڕوونکەمەوە کە دابەشبوونی قەزەی کورد لە بەغدا بۆ دوو شێوە سروشت وەرەگرەیەکێکیان بەرژەوەندی توێژێکە ئەوەی ترینەتەوە و نیشتیمانێکە ئەمە سێمین جارە لە تاریخی عێراقا ئەم حاڵەتە دروستە بێت لە ساڵی 43 لێکەوەیەکی زۆر جددی پێشکەش بە مەلیکی عێراقی ئەو کاتە کراوە لە کۆتایی راپۆرتەکە من هەڵبەتە لارچیان دەستم کەوت بە دووسێ ڕستە تەواوی دووەڵێ بووە دوو قەزیە یەکێکمان هەیە وەکو هەر خەڵکانێکی تر مەدرسەیان پێویستە جادەیان پێویستە ئارامیان پێویستە ئاساییشیان پێویستە بەڵام لە لایەکی ترەوە توێژێک هەیە لەسەر ئەم قەزیە ئێوێ بژێت لە ساڵی 69 حزبی بەعەس لە مؤتەمەری قوتری حوتەما کە گرنگترین مؤتەمەری بڵێن قوتری حزبی بەعسە لە بڕیاردان لەسەر چارەنووسی کێشەی کورد کە دوایی هەر ئەم لەسەر ئەساسی ئەم راپۆرتە
بەیانی 11 ئازار لە ساڵی دواتر ئەوە ئەکرێ ئەم راپۆرتە بە وردی بخوێنیتەوە گەیشتۆتە هەمان نەتیجە ئەڵێ میلەتێک هەیە قەزیەیەکی هەیە دیموقراتیە پێشکەوتوخوازە نیشتیمانیە چییە زۆر وەسفی ئەداتێ لەو لاشەوە ئەڵێ توێژێک هەیە خۆی لە پشت ئەم قەزیە حەشارداوە ئەمە زۆر گرنگە بە بیر بێنینەوە بۆ ئەوەی تێبگەیت کە جاری یەکەم نییە بوران یاسین هەچ کەسێ ئەم قسێ بکە لە هەرێمی کوردستان لای دەسەڵات لە هەرێمی کوردستان جۆرێک لە تۆمەت و با بڵێنیتر خۆتە زانی چۆنە پێم بڵێ خوێندنەوەی ئەوەی 1943 لەگەڵ 69 ئەگەر ساڵەکانم بە هەڵە دڵنیامەوەی دووەم هەڵە نییە بەزەوەی یەکەم 43 پێم خۆشە ئەو دوو خوێندنەوەیە بۆ ئەوەی کە قەزیەی کورد قەزیەکەیە حەقیقیە قەزیەکی شیە هەیە هی خەڵکێکی دیکەیە بە بێلایەنانە ئەم قسەیە کراوەیان ڕاستیەکەی بەلایەندای ینی حاڵەتیشە ئێمە بەڕاستی تەماشاکەین بۆرتەکەی 43 چارەسەری تەڕح کردووە بۆ خزمەت زیاتر لە کوردستان بگرێت چی بکرێت و ئەم شتێکە کراوە طبعاً کەسایەتێکی قڕی ڕاست پێدراوە بۆ ئەوەی ئەم لێ کۆڵێنەوەی بکە هاتۆتە کوردستان و چۆتە ئەوێ بۆ ئەوەی بگاتە ئەو نەتیجە بۆ ئەوەی بتوانین ئەو قەزیە نیشتەوەیە خەڵکە لە دەستی ئەم بەرژەوەند خوازانە دەربینین دەبێت خزمەتی ناوچین ئەوەی حەزبی بەڕاستی مەمنوع نییە ناوی بێنی چونکە حەزبی بەعەز ساڵی دواتر دوای ئەم راپۆرتەوە تەسیس لەسەر ئەم راپۆرتە لە ڕاستیە کە پێشکەش بە مۆتەمەری قوتری حوتەم کراوە بەیانی 11 ئازار هاتووە بەیانی 11 ئازار یەکەم جارە لە عێراقا دان بە ئۆتۆنۆمیە ئەنێت بەڵام خبرە ناخۆشەکە ئەوەیە دوای 2 ساڵ دوای ئەوەی هاوسەنگی هێز گۆڕا لە بینی کوردستان و ئەو حرەکەی کە مەلا مستەفا ئەو وەختە قیادەیە کرد لەلایەک و لەلایەکی تریشەوە بەغدا هاوپەیمانیەکە لەگەڵ یەکەتی سۆڤێت کورد هاوپەیمانیەکە لەگەڵ ئێران و ئەمریکا و ئیسرائیل لە هەردووکیانە هەردووک لە یەکتر بێمنەتە بن بەرەو شەر ئەڕۆن ئەو وەختە ئێمە لەبەرەوەشە مەزم کردەوەی کە ئەو باست کرد ڕاستی کاتی زۆرێک لە ڕووداوەکان و لە معادلەکان کاک دکتۆر یاسین دکتۆر بوران یاسین زۆر جار گلەیەکە با بڵێن یا حقیقەتی مەسەلەکە گلەیە لەبارەی ڕسمە گەورەکە و فۆرمی پێکەوە بوون لەگەڵ عێراقا بۆ ئێستا ئەڵێم کەویش مەسلەی فیدرالیەت و ئەوەی هەرێمی کوردستان لە چوارچێوی عێراقی فیدرالە دەسەڵاتەکانی چییە و بەڵام تۆ گفتوگۆی جددی لەو بارەوە بینی یان ڕاستیەکەی گفتوگۆکانی تر هاتوونەتە سەر هەندێک پرسی دیکە کە بەراورد بە ڕسمە گەورەکە پرسە گەورەکە بچووکترن مەسلەی موچەیە مەسلەی هەندێک پرسی دیکەیە تۆ پێت وایە کورد تا ئێستا توانیوێتی بچێ لەسەر قەزیە گەورەکە ئەسڵی مەسەلەکە دانوستان و گفتوگۆ بکە پرسیارێکی یەکجار گرنگە بەڕاستی یعنی ئەتوانین زۆر بە ئاسانی ئەوها بڵێن قەزیە نیشتیمانیەکە بۆتە قوربانی ئەو گەوجیانەی کە ئەو دەستە بژێرە ئەیکات یعنی گەوجیەکانیش لە 4 ئاستا ئاستی هەرێمی کوردستان لە ئاستی عێراقا لە ئاستی ئەقلیمیە و لە ئاستی جیهانیە کێ باجەکەی ئەدا خەڵکی کوردستان و قەزیە نیشتیمانی و نەتەوەیەکەی ئەوە زۆر مەسەلەیەکی گرنگە من عەرزم کردن قەزیانی ئەمڕۆ کانێک قەسر و قسوورێکە ئەژی لەسەر هەزاران هێکتار لە نایابترین ئەرزی کوردستانە ئەژێت بەڵام خەڵکێک هەیە بەرێک ناتوانێت بچێتەوە ماڵەوەکەی ئەم جیاوازیە زۆر گەورەیە ئەم جیاوازیە زۆر گەورەیە کە دەستەوە نییە قەزیەکەی لێ سەندراوە منتەیە لە دەستێکی چڵکنە من 2010 لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنیا ئەڵێم قەزیەیەکی جوان لە دەستێکی چڵکنە وەختێ باسی ئەم قەزیە لەگەڵەکە ئەتەوە قەزەکەی لێ وەرگری جوانە بەڵام لە دەستێکی چڵکنە وەریگری ئەوە بەسەرهاتی ڕێفەراندەمەکەشە چارەنووسی میلەتێکە قەزیەیەکە ئەو پەڕی جوانە لووتکەی جوانیە چونکە
کە باسی سەروەری نیەکە بەڵام لە دەستێکی چڵکنە چوو ئەم دەستە چڵکنە ئەم شتە جوانەی کرد بە قوربانی ئەوە کێشەکەی کاک دکتۆر بوران یاسین باسی با بڵین لە چوارچێوەی هاوسەنگی هێز و قودرەتی هێز یان کاریگەری هێز لە یەکلاکردنەوەی کێشەکان هەندێک باسی لایەنە هەرێمیەکانمان کرد ڕاستیەکەی هەست ناکەی ئێستا ئەوە دووسێ ساڵە بە تایبەتی هەرێمی کوردستانیش و عێراقیش هەردووکیان هەندێک پرس با بڵین بەکات ئەسپێرن چاوەڕی جۆرێک لە گۆڕانکارین لە ناوچەکە و لە عێراقیش بۆ ئەوەی بزانن پرسەکە بە یەکجاری بەلای کامیانە یەکلایە بێتەوە ینی خەونێک هەیە لای عێراق ئەوەی هاوکێشەکان وا بگۆڕێن کەیتر عێراقێک بەڕاستی بەنزیکەی فیدرالی نەمێنێ دەسەڵاتێکی وا بۆ هەرێمی کوردستان نەمێنێتەوە خەونێکی شەیە لە هەرێمی کوردستان ئەوەی کە نەک دەسەڵاتی فیدرالی هەرێمی کوردستان زیاد بکە ئەسڵەن شتێک بە ناوی عێراقەوە نەمێنێ ئەمە سیناریۆیە واریدا تر ئەڵێمەوە لە گۆڕینی یا لە گۆڕانکاری لە هاوسەنگی هێزە لە یەکچوونێک هەیە لە بینی ئەوەی کە لە ڕابردووە ڕوویداوە و ئەوەی کە لە حەفتاکان ڕوویدا لە حەفتاکان کاتێ هاوپەیمانیەکەی مەلا مستەفا لەگەڵ ئێران بەلووتکە ئەگات ئیتر لایەنی کوردی بێمنەتە بێ لە بەغدا کات ئەکوژێ لەگەڵ بە ئەمە ڕوویدا جارێکی تر لە دواییدا کاتێ پارتی ئەکەوێت هاوپەیمانی تورکیا پشت بە تورکیا ئەبەستێ ئێمانە یعنی لە دوێنەیەکی زۆر نزیک نەچیروان بارزانی کە ئەچوو بۆ بەغا ئەگەڕایە نیوەڕۆکە یەکسەر ئەچوو بۆ بە ئەنقەرە یا ڕۆژی دواتر ئەچوو بۆ ئەنقەرە ئەوە چیمان پێ ئەڵێ ئەوەمان پێ ئەڵێ کە کورد کەوتە بینی بەرداشی دوو ناوەند یەکێکیان ئەنقەرەیە ئەوەی تریشان بەغدایە من لە ڕاستیە 2013 هەندێک کەسایەتی کوردی نامەوێت ناویان بێنم لێرە ئاگادار کردوتەوە لەوەی ئەگەر وها بڕوا ئەوەی بەسەر بارزانی هات کاتی خۆی بەسەر ئەم تەجروبەیەش دێ چونکە ئەنقەرە ناتوانانی تا کۆتا پشتی پێ بوەستیت دوجار ئەنقەرە پشتت بەربدات ئەکەوێت جاکاک دکتۆر بوران یاسین کاتم کەمە بەڵام پێم بڵێن ئێمە لە 2007 ئەم ئەگەرەمان بەسەر هاویان ڕاستیەکەی نە ئەگەرێکە ئەکرێ هێشتان لە بەردەممانابێ چونکە گۆڕانکاریەکان لە ناوچەکە هەن و ئەگەری گەیشتنی و گۆڕانکاریانش بە عێراق ئەگەرێکی واردە کەڵم عێراق مەبەست مەرێمی کوردستانیشە قسەیەکی زۆر زانێ زۆر زۆریش زیرەکانێ من پێم وارێ بەوە لەگەڵ بەغدا کەمێکیش دواکەوت و حەفدا من 2011 و 2012 لە دوو لێکۆڵینەوەی بە دوای یەکدا ئەو ئاگاداریم داوە کە ڕوبەڕووبوونەوە لە باینی هەولێر و بەغدا بەس مەسەلەکانی پرسیار ئەوە نییە ئایا ڕوو ئەدایان نا بەڵکو پرسیارە بکەین کەی ڕوو ئەدات لە 2007 بەڵام بەرەو ڕووبوونەوەی تریشمان لە پێشەوەیە لەبەر ئەوە لە جیاتی چارەسەرکردنی کێشەکان دائیمە تۆ قسەیەکی جوانت کرد کێشەکان پاڵدراونەتە پێشەوە دواخراون یعنی ئەو دواخستنش هەڵبەتە دیارە پەیوەندیەکی هەیە بە مەسەلەی هاوسەنگی هێز یا ئەگەر تۆ بڵێ حەز بکەی بڵێ لە هەندێک کاتە هەستیاری پەیوەندیەکانی بین هەرێم و بەغدا کە پەیوەندی هەیە بە هەستیاری دۆخە ئەقلیمیەکە و لە ئاستێکیشدا دۆخە جیهانیەکە ئەیتر ئەو دۆخەی کە هەیە ئەم دۆخە دۆخێکە لە خزمەتی کوردیە چونکە چارەسەری کێشەکان ناکە تەنانەت لەوە چارەسەر بڕونە وڵا دکتۆر بوران یاسین با من لەو نێوەندا شتێک بڵێم تێگەیشتێکی دیکە هەیە بەوەی کە بەشێک لە ڕەوتی ڕووداوەکانی هەرێمی بە تایبەت لە سووریا لە لوبناان و ئەوانە هەندێک دەستی ئێرانی با بڵین نەک هەندێز زۆر دەستی ئێرانی لاواز کرد بۆ کوردی باشوور ئەم قسەیەکەم بۆیە پێدەچێ ڕاستیەکەی لە سووریاش پێدەچێ ئەمە لە چوارچەوەی هاوکێشەی هێزا بۆ کورد
لە عێراق باش بێ چونکە ئەم کاریگەریە لەسەر ئێران دەکرێت کاریگەری لەسەر دەسەڵاتی عێراقیش دەسەڵاتی شیعی لە عێراق دروست بکە. ئەمە یەک دوو سەرباری ئەو گۆڕانکاری هەرێمیانی کە لە خزمەتی شیعیان نەبوو پێ دەچێت گۆڕانکاری ئەوەی کە چاڕوانکراوە بێتە ناو عێراقیش هەر لە خزمەتی دەسەڵاتی شیعیان نەبێ. بۆیە با بڵێن بە شێوەیەکی بیرکاریانە کە لە خزمەتی ئەوانە بوو لە خزمەتی بەرامبەرەکەیە کە مەبەستم کووردە. مەرجە هاوکێشەکان بەم شێوە ماتماتیکیە بێ یان بۆ کورد مەرج نییە ڕاستیەکەی کورد حاڵەتێکی دیکەیە لە ناوچەکە. دەست خۆش بێ زۆر ئەوەیە زیرەکانەیە یعنی ساڵانێکە ئێمە لە ناو دەرفەت ئاژین قوربان. من دائما ئەڵێم لە مێژووی کووردا لە 200 ساڵ دووە جاری یەکەمە لە دەرفەتێکی کراوە یعنی ئەو دەرفەتێک کە ئێمە تیا لە هەرێمی کوردستانی سێ ڕۆژ نییە لە نوێکەوە دەست پێەکە دوایی کۆمەڵێ تەکانی پێەکەوێت مەسەلە تەکانی 11 سپتامبر دواتر تەکانی کەوتنی ڕژێمی بەغدا دواتر شەڕی عێراقەوان دەمەتی هەرێما بوو دوایی هاتنی داعش حمەتی هەرێما بوو ئەو تەکا بە دەرفەتی بەردەرفەتی وە بەڵام خەبەرە ناخۆشەکە ئەنشتاین قسەیەکی جوایە ئەڵێ سەعات لە دەرەوەی ڕوودا و سەعات وەختێ تۆ لە دەرەوەی ڕوودا و بیت دەرفەتەکەت بەکار نەهێنابێ ئەو ڕووداوە بەس ڕوودا و ئەمێنێتەوە نابێ بە دەرفەت ڕوونە ئەو وەختە دەرفەت کە تارت هێنابێت. من لەگەڵتم ئەو گۆڕانکاریانەی کە ئێمە تۆبەرەوە پێرار دەست پێەکە لە غەزا هەڵشێ بۆ لوبنان زەمین لەرزەکەی کەوتنی بە ئەمە زەمین لەرزەیەکی زۆر گەو بوو ئەوم کاتی خۆی قسەم کردووە لەسەر ئەوە کە زەمین لەرزە لە سووریا ناوەستێ ئێران لە ئان و ساتە هەڵبژێرە لە بینی سیناریۆی بەرەو ڕووبوونەوە یا سیناریۆی چەمانەوە بۆ دۆخێکی نوێ و من ئەو وەختە شوتومە ینی هەردووار ڕووداوەکانی سووریا ئەڵێم ئێران لە دوێنێ زیاتر دەست بە عێراقەوە ئەگرێ چونکە هیچی نەماوە ئەوە یەمەن زۆر حساب نییە مەسافەیەکی زۆر هەیە لەگەڵ یەمەنا ئەو یەمەن بۆ شتێکی تر وەکەڵک دێ بەڵام بۆ ئێران عێراق دوا خەندەقە ئەو خەندەقە لە دەست بدات شەڕەکە ئەچێتە ناو ماڵی ئێرانەوە ئەوە نابێ ڕوو بدا لەبەر مەبدەئی دیفرانیەکان لە ساڵانی دواییدا دوای تەواوبوونی جەنگی عێراق و ئێران ئەوەیە کە تۆ هەر نەبێت کیلۆمەتر دوو لە سنوور خۆت گری لە خۆت و ئێرانیەکان دەروریان گەیشتە ئەڵێ ئێمە لەسەر کەنارەکانی دەریای ڕۆژهەڵاتی سپی دیفاع لە خۆمانەکەین پێنج ئەوەمان بەدەستەوەی عاسیمەمان بەدەست ینی ئەو حاڵەتە گۆڕاوە و ئەم حاڵەتە لە خزمەتی کووردە بەڵام من پێم وانە هیچ بە هیچ شێوەیەک پێم وانە لە هەرێمی کوردستان جارێ یەکەم قەزیە نیشتیمانی و نەتەوەیان دەبێ دوو کەرەسە سیاسیەکە ئامادە ئەو ڕۆپەیوەندی پارتی و یەکێتی لە ژێک خراپترە و ئەوە دوو هێزن کە کلیلی ئەوەن و بەشم کێشەیە بەڕاستی ئەو هێژەمونیەیە کە پارتی لە دوای سیوێکی ئا بەدەستی هێنا دەبێت یەکەتیش بەخۆی بڵێ خوا یەکەتی بگرێ کە ئەو دەستهەڵاتەی پارتی لە سیوێکی ئاوی بەدەستهێنا ئەو شەرعیەتی پێدا کاتی خۆی ڕوونە ئەمە زۆر مهمە ڕوونە ئەوجە بافڵ تاالبانی بانەیە بڵێ نەوشێوان مستەفا هاوسنگی تێکدا هاوسنگی ئەو وەختە تێکچوو ئەو وەختەی وایی درا بە ئاکامەکانی سیوی ئاب سیوی دێگەڵەوانی هاوبەشنیت ڕوونە سوپاس دەکەم کاک دکتۆر بورهان یاسین ڕاستیەکەی حەزمە کرد کاتمە بێ گفتوگوی زیاترت لەگەڵ بکەم بەڵام بە دڵنیاییەوە بۆ دەرفەتێکی دیکە گفتوگۆکەی شیکردنەوەکەین دکتۆر بورهان یاسین توێژەر لە سویدەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس دەست خۆش بەدوای
ئێمە بارمان بۆ دێ لە سلێمان